کاک ئەحمەدی شێخ کەسایەتیەکە لەوە ناسراوترە کە من ئێستا بیناسێنم لە سەردەمی خۆیان جگەلەوەی کە سۆفیەکی گەورە زانایەکی گەورە لە هەمان کەتا مصلحێکی گەورەی اجتماعی و سیاسی و هەموو بوارەکان بووە. ئەم زاتە بۆ شێرکردنەوەی کۆمەلگا 99 پەیام یاخود زیاتری ناردووە بە شار وڵاتیەکانی کوردستانە تاوەکو لەو ڕێگەیەوە هۆشیاری کۆمەلگا بەدەستبێنێ. ئەو پەیامانە دواتر کۆکراونەتەوە 50 لەو پەیامانە لە چوار بەرگا بەڕەحمەت بێ مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس تەرجەمەی کردووە و چاپی کردووە. دواتر 49 ماوە بەداخەوە تەمەن دەرفەتی نەدا کە ئەو کارە بە تەواوەتی بگەیەنێ. 49کەی بە شانازیەوە ئەگەر تەمەن باقی بێ بەندە بەنیازم تەواوی کەم کە ئێستا ئەویش تەبەن لە چوار بەرگا تەواوی بێ کە ئێستا بەرگی یەکەمیەتی واتە بەرگی یەکەمی منە بەڵام بەرگی پێنجەمی تەکمیلەی کارەکەی مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیسە. ئەم پەیامانە دنیایەک چەمکی جوان کە بۆ ئەمڕۆ بۆ چرخی ئەمڕۆ لە پێکەوە ژیان لە چی هەموو ئەمانە گرنگی بایەخی خۆی هەیە. زۆر مواقف هەیە زۆر شت هەن لە ژیانی ذاتی کاک ئەحمەدی شێخاوە لە نووسینەکانیدا قابلی توێژینەوەن قابلی سێرچکردنن کە پێویستە نووسەران و لێکۆڵەران بۆی بگەڕێنەوە کە لەو سەردەما چەمکی ئاینی و تێڕوانینی ئاینی و بیرکردنەوەی ئاینی و بیرکردنەوەی ڕۆشنبیر و زانایەکی گەورە لەو سەردەما چۆن بووە. دنیایەک هەڵوێستی جوانی هەیە کە لەوەچێ ئێستا بۆ ئەم سەردەمە ئێستا جێ عەجایب بە کە 300 ساڵ لەمەوبەر ئەو زاتە نواندوێتی تەسەوورکەن ئەمڕۆ دنیا ئەسووتێ بە شەڕی ئاینەکان و بە شەڕی مەزهەبەکان لەو ڕۆژگارە لە کێشەیەکی نێوان خەڵکی سلێمانی لەگەڵ پەیڕەوانی ئاینی مەسیحیا لە ناو شاری سلێمانیا کاک ئەحمەدی شێخ هێندە موقفی جوانە بێ. تەسەوورکەن کوڕێکی تاقانەی هەیە کچێکی گاوری سلێمانی کچێکی مەسیحی سلێمانی هێنێت بۆ کوڕەکەی. جوولەکەکانی ئێران لەلایەن خەڵکیەکەوە بە ناوی دینەوە بەگیرە هێنرێن. کاک ئەحمەدی شێخ ئەچێتە مەهاباد و لەوێ جۆرێ لە جاردانی ئاشتەوایی لە بینی هەموو ئاینەکانە ئەنجامەدا کە تا ئێستاش جوولەکەکانی ئێران دەڵێن ئێمە مەمنونی ئەو زات